سڵاتان لەبێت بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سەرەتا دەبێت لە پێشدا یادێک بکەین لە هەموو گیانبەختکردوانی 4 مانگی ڕابردوو کە سنگیان کردە قڵغان بۆ ژیانێکی ئاسوودە، بۆ ژیانێکی ئازادی و بەرابەری بۆ ئێمە لە خەڵکی ئێران بەگشتی و بە تایبەتی لە کوردستان، و هەروەها یادێک بکەین لە 2500 زیاتریش لە هەموو گیانبەختکردوانی کۆمەڵە کە هەم لەم ئامانجە بەرزەدا گیانیان بەخت کرد، و بە تایبەتی تر یادێک بکەین لە هاوڕێ حەمە حوسێن کەریمی کە ڕۆژی کۆمەڵە بە ناوی ئەوە دیاری کراو، لەو ڕۆژەدا ئاشکرابوونی کۆمەڵە دیاری کرا و خەباتی ئەلەنی خۆی بە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاگادار کرد. بەڵێ بینەرانی عزیز، ئێستاش لە خزمەت هاوڕێ محەممەد قادری، هاوڕێیەکی دێرینی خۆشەویستمان ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی دەبیرخانەی کۆمەڵین. هاوڕێ محەممەد، ئەم کاتت باش. ئاگادارن کە بەرەوپیری 26 ڕێبەردان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نێنی کۆمەڵە دەچین. ئەگەر بمێ پرسیارەکە بکەم دێنەوە سەر بارودۆخی ئێستای ئێران بەگشتی و بە کوردستانیش بە تایبەتی، کۆمەڵە چۆن بوو توانی لە جریانی ئەم شۆڕشەی ژینادا وەک ڕێکخراوێکی پێشڕە و خاوەنبیر و دەور و نەخشی خۆی ئاوە لەم شۆڕشەی ژینادا گێڕا؟ پێشەکی بەخێراتتان دەکەم، زۆر سپاسان دەکەم کە ئەم فرسەتە داندا بە من کە لەم ڕۆژەیە قسە بکەم. لە پێشەوە پیرۆزبایی یەکەم لە هەموو ئەو کەسانەی کە پێشمەرگەی کۆمەڵن، پێشمەری کۆمەڵە بوون، لە کۆمەڵەیە گیانیان لەدەستداوە، لە کۆمەڵایە بریندار بوون، هەروەها پێشکەش بە هەموو خانەوادەی سەربەرزی شەهیدان، سەربەرزی گیانبەختکردوانی کۆمەڵە، هەموو ئەو کەسانی کە دڵیان بۆ ئازادی و یەکسانی و خۆشەویستی لێدا، ئەم ڕۆژان لێ پیرۆز بێ. هەر لێرەوە پێم باشە سەری ڕێز و تعزیمدا بنێم بۆ هەموو بنەماڵی گیانبەختکردوانی کۆمەڵە و ڕێبازی سۆسیالیزم، بۆ ئەوەی کە بە ئەحتمادەوە تا ئێستێ لەگەڵ کۆمەڵە ماون، لەگەڵ کۆمەڵە بوون، لە ئەنگریان لە کۆمەڵە کردووە، خۆیان بە بەشێک لە کۆمەڵە زانیوە. بۆیە ئەم ڕۆژە ڕۆژێکی لە نەزەر منە ڕۆژێکی پیرۆزە، ڕۆژێکی گەورەیە لە کوردستان. هەموو ئەو کەسانی کە چەوساون، کرێکارن، ڕەنجدەرن، ژنان، بە هەر کەسێ بە جۆرێ زوڵمی لێ ئەچێ دەبێ خۆی بە بەشێک لەم بزوتنەوەیە بزانێکە، لەم جنبشە بزانێ، لەم کۆمەڵە بزانێکە هەڵگری ئەم بیر و باوەڕ و ڕێبازەیە. بۆیە ئەم ڕۆژە ڕۆژی هەموو ئەوانەیە و هەموو ئەو کەسانی کە ڕۆژێک لە ڕۆژان بە هەر جۆرێک بە هەر شێوازێک بەیان کراوە لەگەڵ ئەم ڕێبازە، لەگەڵ ئەم تەشکیلاتە بوون. بەنسبەت پرسیارەکەشتەوە کۆمەڵە جەریانێک بووە کە هەر لە ڕۆژانی ئەوڵەوە پێش ئەوەی خۆشی ئاشکرا بکە هەڵگری بیر و باوەڕێکی یەکسانی خوازی و ئازادە بووە لە کوردستانە. بۆیە هەر وەختێکیش خۆی کە خود وەختێکی خۆی ئاشکرا کرد لە ماوەیەکی هەر زۆر کورتە، هەچەند زۆر لە ڕەهبەرانیشی نەناسرا بوون، بەڵام بە دەلیلی ئەوەی کە بیر و باوەڕەکەی جوابدەرەوەی نیازی ئەو سەردەمە بوو، وەتوانی جوابدەرەوەی زۆر نیازی ئەو سەردەمە بێت و جواب بە زۆر شتی ئەو هەلومەرجە سیاسی ئەو شەرایەتی ئەو وەختێ بدات، توانی زۆر زوو گەشە بکات، پەرەپستێنێەوە لە ناو دڵی بە تایبەت خەڵکی هەژار و کرێکار و زەحمەت کێشە جێخۆی وەکات و لە دەوری کۆوە بن. من پێم وایە بیر و باوەڕ و هەڵسو و کەوتی کۆمەڵە بووەکە توانی وێتی هەتا ئێستێش سەرڕای ئەوەی کە لە زۆر مەجالە، لە زۆر بواری تاریخی مێژوویە
زەربەی خواردووە پاشەکشەی کردووە لەتمەی لێدراوە چوزانم هەموو ئەمانە بەڵام توانیوەتی سەربەرز بەسەر زاڵ بەسەر هەموو ئەو کەند و کۆسپانەیە تێپەڕە و سەربەزانە بێتە دەر چ ئەو کاتەی شەڕ بوو لەگەڵ جمهوری ئیسلامی ماوەی چەندین ساڵ شەڕ بوو لە کوردستان بەپانایی هەموو کوردستان کۆمەڵە تەنیا شەڕی ناکرد یعنی شەڕ فەقەت بوارێک بوو لە بەشێک بوو لە کارەکەی بەڵام لە ناو دڵی خەڵقی هەژار و چەوسا و کرێکارە لەو شوێنانەی کە هاتوچوویە کرد دەچوو بەڕاستی جێخۆی کردبەوە و یارمەتیان نەکرد بەبێ پشتیوانی ئەوەن بە بێگومان نەیەتوانی ئەو شەرانە بکە لە جەریانی شەڕیشا کۆمەڵە بە بڕوای من پێشمەرگەی کۆمەڵە جەسوور بوون ئازا بوون قارەبان بوون لە خۆبردوو بوون زەرباتی زۆر کاریان لە دشمندا و لە جمهوری ئیسلامیدا لە زۆر شوێنی کوردستان ئەگەر ئایسا هەموو دەهات ئەو شوێنانی کە کۆمەڵە مقڕی بووە پایگای بووە بگەڕێی لە خەڵک بپرسی ئەو کەسانی کە بە تەمەنن ماون بە بڕوای من کۆمەڵە لە هەموو شوێنێ ئاساری باشی بەجێهێشتووە دیێگە دەست جێگە پەنجەی دیارە سنەتی باشی بەجێهێشتووە بەهەرحاڵ توانیوێتی ئەو سنەت و ئەو پرەنسی بوو ئەو ئەخلاقیاتی کە کۆمەڵە هەڵیگرتووە توانیوێتی لە ناو دڵی خەڵقا جێخۆی بکاتەوە ئەوە لە لای تریش بە قەولی کوردواری کۆمەڵە کوڕی ڕۆژی سەختە ڕۆژانی سەخت بووە لە هەر شرایەتێکی سەختە ئەلا ڕەغمی کەند و کۆس بێکە بۆی ئەلا ڕەغمی فشارێکە لەسەری بووە توانیوێتی بەسەر یازاڵ بێ بیری پێشکەوتووی بووە ئەو کەسانی کە ڕەهبەریان کردووە کەسانێک بوون کە بە دەربەز بوون بە خەم بوون توانیویانە کۆمەڵە لەو شرایەتە سەختەی کە بەسەریا بووە بێنە دەر بۆیە کۆمەڵە بە بڕوای من با تەوەجو بە بیر و باوەڕەکەی با تەوەجو بە سنەت و پرەنسیب و خلیاقیاتێکە لە کۆمەلگای کوردستانە جێی خستووە هەر سەردەمێکی خەبات بۆی تازەیە یعنی دەتوانێت خۆی نیوە بکاتەوە و تا ئێستاش توانێتی ئەگەر ئێستاشدا سەردەمی ئەم شۆڕشە ژینایە وەک هێزێکی پێشڕە و دەرکەوت وەک هێزێک توانی بە بڕوای من نەلەتەن لە کوردستانە لە تەوای ئێرانە دەور و نەخشی کۆمەڵە نییە دووبارە جارێکی تر سەر لە نوێ وەکو پێش و زیندوو بێتەوە وە خەڵک باوەڕیان پێی بۆ خۆڵی احتمادیان پێ بوو احتمادیان پێ کرد بە قسەیان کرد ئەو دووسێ دانە مانگرتنی گشتی بە بڕوای من ئەساسی ناوەڕۆکی فکرەکەی کۆمەڵە بوو و هەر لەسەر احتماد بە کۆمەڵەش هەر لەسەر باوەڕ بە ڕێبازی کۆمەڵە زۆر کەس لە دەوری کۆ باوە جوابیان داوە شۆڕشی ژینا لە شارێکەوە دەستی پێکرد یەکێ لەو شارانەیە کە مرکز و ناوەندی کۆمەڵی هەمەحسەن لەوێ بووە هەمەحسەن لەوێ گیانی بەخت کردووە ئەو کەسانی کە لەوێ ئەو دروشمان بەرز کردەوە کەسانێک بوون کە پەروەردەی ئەو ڕێبازە بوون و هەر ئەو مەشغەڵە بوو ئەو دروشمە پڕناوەڕۆکەی ژنجیان ئازادی بوو کە لە سەرقەبرانی مەراسمی ژیناوە هەموو ئێران و هەموو دنیاشی تەنیوەتەوە بۆیە بە بڕای من کۆمەڵا و هێزەیەکە توانیوێتی سەر ڕای کەم و کورتیەکە بوویەتی سەر ڕای ئەو شتانی کە باسم کرد توانیوێتی لەم دەورەشە بە چاکی خۆی نیشان بداوە وەکو هێزێکی پێشڕە و هێزێکی بەدەربەست هێزێکی سیاسی هێزێکی منعەتف لەگەڵ شرایەت و لەگەڵ شرایەتی زەمانە لەگەڵ سەختەکانی زەمانە خۆی جێ بکات و خۆی ڕێ بکە بۆیە هیوادارم هەموو ئەو کەسانی کە خۆیان بە هۆگری کۆمەڵە ئازانن خۆیان بە هەڵگری ڕێبازی کۆمەڵە ئازانن یارمەتی دەربن بۆ ئەوە و احتماد بکەن و باوەڕکەن بە کۆمەڵە بۆ ئەوەی هەرچی باشتر و جوانتر ئەو ڕێبازە جێبخەیت. هاوڕێ محەممەد پرسیارمان زۆرە بە تایبەت من دوو پرسیارم هەیە کە حتمما لێتی دەکەم بەڵام مەجالەکەمان کەمە با بگەڕینەوە بۆ ساڵانی ڕابردوو باسی ئەم شۆڕشەی ژینات کرد لەم شۆڕشەی ژینادا ژنان دەور و نەخشێکی زۆر باشیان گێڕا ئەگەر بگەڕینەوە بۆ ڕابردوو پێم خۆشە بزانم چۆن بوو کۆمەڵە ژنانی هێنانێ و ڕیزی خەباتی چەکداریەوە هۆکارەکەی چی بوو و دەور و نەخشی هەتا ئەکو ئێستاکە چۆنتان بینیوە من وەک کەسێکە هەر لە تەمەنی لاویمەوە لەگەڵ کۆمەڵە بووم و ئەو دەورەش کە کۆمەڵە ئاشکرا بووە یەکێک لە فعالینی کۆمەڵە بووم لەبیرمە لە جەریانی شەڕی شارەکان شەڕی دەوری ئەوەڵی جوڵانەوەی شۆڕەجیان لە کوردستان کۆمەڵە تەواوی ئەو ژن و کچانەی کە بە دەوریە بوون بە جۆرێک ڕێکی خستە بوون زۆریان وەکو
پەرستار و پزیشکاریانەکرد لە بیمارستانەکان لە سەنگەرەکان زۆریان وەکو ڕابد بینی ئەم پایەگا و بینی ئەو سەنگەر زۆریان وەکو ئاشپەز و چێژلێنەر بۆ پێشمەرگە و بۆ ئەوانە ڕێیان خستبوون دەرلەکە شێوە بوو کۆمەڵە جریانێکی سۆسیالیستیە باوەڕی بە بەرابەری ژن و پیاوە و ئەو بەرابەری ژن و پیاوە شتێکە کە عەمیقەن باوەڕی پێێتی ئەمە لایەنێکیشی ئەو ژنانەی کە بۆ خۆشیان لە دەوری کۆمەڵە کۆبوونەوە ئەوانیش لە کۆمەڵە تێگەیشتون کە ئەو جەریانەیە کە دەتوانێت ئەو مەجالیان بۆ بڕەخسێنێ کە ئەگەر خۆیان پێیان باش بێ و پێیان خۆش بێ بتوانن لێوە کار بکەن دەور و نەخشیان بکەن بۆیە بە بڕای من کۆمەڵە ئەوەڵین جەریانێکی پێشڕە و پێشکەوتوو بوو لە کوردستان کە توانی ژنان بە شکڵی ڕێکخرا و بێنێتە ناو ڕیزەکانی خۆیەوە چەکداریان بکات سازمانیان بدات لە هەموو بەشەکانی خۆیەوە شان بەشانی پیاوان ئەو مەجالان بۆ بڕەخسێنێ من دەزانم ئەمە لە دەورانی سەرەتایی بۆ کۆمەڵە زۆر سەخت بوو چون بەتابەت جامعی کوردستان جامعەیەکی دواکەوتوو بوو جامعەیەکی سنەتی بوو ارتجاع لێ بەشێکی زۆر نفوزیان بوو ئەمانە هەموو بەرگەر ئەحزابی ترمان بوو کە مخالفی سیاسەتی ئێمە بوون و لەسەر ئەم جەریاناتە لە جیاتی ئەوە نەخشی باشیان بە نەخشی خراپیان بوو تەبلیغاتی خراپیانە کرد هەموو ئەمانە ئەو کات بەرگریە کرد لەوەی کە کۆمەڵە مەجال بدات بە ژنان ئەو مەدانان بداتێ کە بێن خۆیان شان بەشانی پیاوان بەشداریە خۆباتە بکەن بەڵام کۆمەڵە عەلا ڕەغمی ئەو کەندوو کۆسپانی کە باسم کرد توانی ئەو مەدانە ئەو مەجالە بدا بەژنان بۆ ژنانیش بۆ خۆیان توانیان لەو مەجالەدا نەخشی خۆیان بنوێنن هەتا ئێستێکە لە خزمەت ئێوە دانیشتوم تا ئێستا ژنان لەناو کۆمەڵەیە توانیویانە ئەوەندەی کە ممکنە شان بەشانی پیاوان کار بکەن و فعالیت بکەن بۆیە بە بڵای من کۆمەڵە ئەو جەریانەیەکە بێڕارایی بێ دەردۆنگی باوەڕی بە خەباتی ژنان بۆ باوەڕی بە بەرابەری ژن و پیاوە ئەلا ڕەغمیەوە کە احتیمالی هەیە ئێمە بەرحاڵ پێشمەرگە بوون لە جەریاناتی شەڕا لە زۆر شوێنە بەرخوردی خراپ کرابێ بە کچەکانمان بە ژنەکان زۆر کەس کە لەو کۆمەلگاوە هاتوو هەڵگری مەجموعەی ئەخلاقیاتی و جامعە بووە کە لەناو ئێمە درەنگی دابێتەوە بەڵام ئەلا ڕەغمی هەموو ئەوانە ئەو کەسانی کە هاتوونە ناو ئێمە بەم ڕێبازە و بەم بیرروبارە گۆش کران و تەلاژەوە بۆ گۆش بکرێن و نییە باوەڕ پێ بکەن بە یەکسانی ژن و پیاو و بە بڕێم وەکو سنەتێ وەکو هەدەفێک جێکەوتووە لە ناو ئێمەوە ئیترەوە قابلی بەرگەش نییە لە هیچ دەورەیەکە ئێستاش کام شۆڕە ژینا دەستی پێکرد بە بڕای من مەشغەڵداری ئەسڵی ژنان بوون ژنان بوون بە لە پێشەوە لە شەقامەکانە لە هەموو شوێنانە بۆ لە کوردستانی شات ئەمان توانیان پێشڕەون بە دەلیلی نفوزی کۆمەڵا بە دەلیلەوەی بەشی زۆری لە ژنان لە ژنانی زەحمەتکێش لە کوردستانە لە ئەنگری لە کۆمەڵاکەن ئەگەر بەلەهازی تەشکیلاتی لەگەڵ کۆمەڵە نەبن ئەو بوارە بوو کە لە کوردستانەوە نیە ئەم پێشڕەویە و ئەم پێشەنگیە لە سەراسەری ئەرانە شکڵ برەون نەخشی خۆی بدوێنە و دەنگ بداتەوە باشە هاوڕێ محەممەد من لەم ڕۆژانەدا پەخشانە شعرێکتم خوێندەوە بە ناوی من هەر کۆمەڵەکەی ئەوانم پێم خۆشە لەسەر ئەمە پێما شارەکەش لە بەردەستە ئەگەر بتوانی بۆشمان بخوێنیەوە بزانم مەبەست لەوەی کە من هەر کۆمەڵەکەی ئەوانم لەسەر ئەوە قسم بۆ بکەی هاوڕێ محەممەد ئەگەر هەیە دەکرێت عەزیزانم ڕەوتی ڕووداوە سەختەکانی مێژووی تەمەن وای کردووە ئاسایی و ئەبێتە بەرچاو کە بەرواڵەت لەگەڵ پێشوودا فەرقم کردووە چون بواری بیرکردنەوە و دنیا بینیەکانیشم لە جاران فراوانتر بووە ڕوانگە و بەهاکان و خواستەکانیشم بەردەوام بەرەو پێش گەشەی سندووە دائیمەن لەگەڵ شەپۆلی سەرکێشی ژیانە جەنگاوم تاکو بتوانم خۆم زیندوو نوێ ڕاگرم دابرانی هاوڕێیان و تیروتانەی ناحەزانیش گەرسی ڕێگر بوون زاڵ بەسەریاندا تێپەڕیوم ئاخر پەیمانم داوە هەڵگری باوەڕ و ڕێبازی فواد و حەمەحسەین و جەعفەر و سدیق و یارانی دیبم دەزانم گۆڕانکاری زۆر بەسەرمدا تێپەڕیوە بەڵام دڵنیا بن هەر کۆمەڵەکەی ئەوانم وەڵا وەکو خۆی لە پەخشانەکەشە باسکراوە کۆمەڵە من پێم وابێ کۆمەڵە وەکو چاوگێکی ڕوون وایە چاوگی ڕوونیش حەچی گڵمۆت و بەرد و خاشاک و چوزانم ئەوانەی بەرخەی وردە حەدایانە بات و هەر ئەو ڕووناکی خۆی نیشانەدا لە توولی ئەم چەندین ساڵەیە تەمەنێکە ئیتر کۆمەڵە توانیوێتی لە هەر دەورەیەکە
وەکو ئەو چاوگەڕونە هەر خەس و خاشاکێک هەر گڵمۆتێک هات پێێتە بەری لای بردبێ و ئەو ڕوونیی و زوڵاڵی خۆی نیشانداوە ئەو کەسانیشی کە هەڵگری بوون بن لەم پەخشانەیە باوەڕم پێکردون بە هندیا ئیشارەم پێکردوون کاک حەسەین کاک فواد دکتۆر جەعفەر کاک سیدیقی کەمانگەر وە زۆر هاوڕێیتر کە ئەو کات لێدا لەم کۆمەڵایە ڕەنجیان کێشاوە دەوریان بۆ سەحەم نەزەر بوون ئەم تەشکیلاتیان سازمانداوە و ڕێخستووە ئەو بیر و باوەڕیان وا تەشەنەداوە لەم تەشکیلاتە وەکو ئەو لە هەموو بەدەنێ ئەم تەشکیلاتە ئاژین بووە بۆیە ئەگەر لە مەقتەعێکیشا تووشی سەختیەک تووشی شەراتێکی تۆزە ناڕەحەت بێت وردە وردە توانیوێتی کێشەکان لابە ئەوانە لابات لەم کۆمەڵایە دابران زۆر بووە زۆر لایەن لە ئێمە جیاوە تۆخان ناوناوە کۆمەڵا بەڵام لە عەمەل بەناو کۆمەڵە بوون بەڵام لە عەمەلدا کۆمەڵە نەبوون هەڵگری بیری و باوەڕی فواد و حەسەین و جەعفەر و سودیق نەبوون من پرسیارەکەم ئەلێرەدا بوو زۆریش لەوان ئەوانی شەر دەڵێن ئێمە شەر کۆمەڵەکەی ئەوانین من پێم خۆش لەسەر ئەمە ڕوونکردنەوە بدەی هەیە ئەوانیش لەسەرم ڕێبازە ماون بە بڕوای مننا ئەوان لەسەر ڕێبازی ئەم کۆمەڵە نین ئەوان بۆ موقعەتی حیزبی و شخصی خۆیان حاضر بوون و کردویانە لەسەر بیرروباوەڕی ئەم ڕفیقانە نیە مەعاملە بکەن وەسات و سەودان پێوە کردووە بە بڕوای من فقط ئەمە نییە بەڕواڵەت بۆ ڕەنکردنی خۆیان و بە بڕوای من فریدانی خەڵک باسی ئەوواکەن و ئیلا بە عەمەل بەکردەوە دوورن لەو بیر و باوەڕ و ڕێبازی ئەو هاوڕێیانەی کە گیانیان فدا کردو و ڕێبەری ئەم تەشکیلاتە بوون ئەم کۆمەڵە تەشکیلاتێک بۆ قەت چۆکدادانی دەلا شەرمەزاری بووە هیچ وەختێک حاضر نەبووە سەر بۆ بێگانەدا بنەوە نێسات و سەودا بکە لەگەڵ کەسانی کە بە دوشمنی چینایەتی خۆیان دەزانێ توزانم هاوکاری بکە لەگەڵ هەمەهەنگیان لەگەڵ بکات توزانم منفعەتی حیزبی تەرجیح بدا بەسەر بە بڕوای من ئەوە کەسان کە خۆیان ناو کۆمەڵە هەڵگری ئەو بیر و باوەڕێن و بەکردەوە ژەوان نەکردووە بۆیە من پێم وایە ئەم جەریانەی کە ئێمە تیا ماوینەوە و تیا هاوینەوە کاری تیاکەین ئەلا ڕغمی هەر کەم و کوڕێکەتی توانوێتی پارێزەری ڕاستەقینەی ئەو بیر و باوەڕە و هەڵگری ئەو خەباتەرێک کە ئەوان کردویانە زۆر سپاس هاوڕێ محەممەد قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا من سەرەتا لەبیرم شو کە پێ بڵم هاوڕێ محەممەد لە بواری هوەریشدا هەر فعالیەتی هەیە شعری شەر دەنووسێت لە کۆتاییدا ئەگەر بە کورتی قسەیەکت هەیە دەتوانی ئەماژی بکەین وەڵا جارێکی تر پیرۆزبایی لە هەموو ئەو کەسانی کە هۆگری کۆمەڵن و لایەنگری کۆمەڵ و خانەوادەی گیان بەخردووی کۆمەڵاکەم زۆر سپاسیەوە چکەم کە ئەم دەرفەتان بۆ من ڕەخساند سپاس بۆی باش ئێمە کۆمەڵین و کۆمەڵە دەنگمانە ئێمە کۆمەڵین و کۆمەڵەت باوەڕ و بیرمانە ئەوە تا سووری ئاڵاکەمان چقلی چاوتانە و چەکمان قەڵەم و دەنگمان باوەڕ و بیرمان شێعر و گۆرانیمان شەو هاژێنی هەموو تەمەنی ڕەشتانە بەڵێن بێت کە کازیوەی دواشەوە زەنجین و گەزیزەی دوارە شەزستانی سەخلە بەڵێن بێت پاسداری ئازادیمان لەسەر گوێسوانی هەموو ماڵەکانی ئەم نیشتمانەدا گیرکراوەمان دەچریکێنێ و هەموومان دەبین بە فوعاد و هەموومان سوورە سواری شۆڕشین و یەک دەنگ دەگوڕێنین بەسەرتانە و دەڵێین ئێمەین سریقی کەمانگەر ئێمەین دکتۆر جەعفەر و ئێمەین کاک خانەی نەمر
ئێمە کۆمەڵین و کۆمەڵە دەنگمان چەندە سەخت و دووری دەوڵمان کڵتەیا دەبێت ڕێخەڵاتمان چەندە سەخت و دووری دەوڵمان کڵتەیا دەبێت